سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە پرۆگرامێکی نوێی ژەمی ڕەمەزان گەڕام وڵاتان. پرۆگرامی ئەمڕۆمان زۆر جیاوازە لەبەر ئەوەی خانمێکی دەستڕەنگین خانمێکی دیزاینەر میوانی منە. بزانین ئەو لە کاری دیزاین و لە کاری دەستی زۆر دەستڕەنگینە. بزانین ئەمڕۆ لەگەڵ ئێمە بۆ خواردن دروستکردن چۆنە؟ بانن خان بەخێر بێی فەرموو. سڵاتان لێبێ بەخێر هاتی ئەم کاتە باش باشیت زۆر ڕەمەزانت پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێت و لە بینەرانی ئازیزیش پیرۆز بێ. عزیزیت فەرموو ئێرەوە لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە چۆنی؟ سپاس بەخوا باش لەخوا بەزیاد بێ الحەمدولله. تونیتە برسیتە ئێستا حالیان؟ تونیمە تونیتە؟ زۆر متونیمە. زۆر باشە. ئێستا هەر 2-3 ساعاتێکمان ماوە بۆ بەربانک پێکەوە خواردنێک دروست دەکەین. بەس هەستەکەم بەم جلانەوە تۆزێ قورسە خواردن دروستکردن. ئەکید خواردن ئامادەکردن ئەوەنێ بە جلی کوردیەوە تۆزێ زەحمەتە. بەس من ئەمڕۆ جلی خۆش یعنی کاری چنراوم لەبەر نەکردنم پۆشی لەبەرەوەی قورسە وتم باش شتێکی سادە لەبەرکەمە تا بتوانین ئەو نیە خواردن شت ئامادە بکەین. تەرتیباتانەی عازمەکە بەزەوەی یارمەتیم بێ. ئینشاءڵڵا. ئەزانیم ڕۆ چی دروست دەکەین؟ بریانی. چەند زیرەکە. ئەمڕۆ وتم با بریانی دروستکەین لە بریانی یەکێکە لە خواردنە خۆشەکانە لای من. زۆر تایبەتە لای منیش. اینجا تۆ لە سلێمانیەوە هاتی خەڵکی سلێمانیش بۆ بریانی ئەو تەرتیباتانە زۆر دەستاویان خۆشە. حەزمان لێو زۆریش یعنی دروستیەکەین بۆ ماڵەوە ئاسایی بۆ مناسبە بۆ سەیران. بەڵێ بەڵێ ئێمەش بامان شێوە. ئێستا ئەمڕۆ سوپێک دروستەکەین. زۆر چاکە. زەڵاتەیەکی خۆش لەگەڵ بریانێکی خۆش. ئینشاءڵڵا. ئامادەیت؟ ئامادە. با دەست پێ بکەین. سەرەتا من مریشکەکەم حازر کردووە. طبعاً ئەوە پێشەوی تۆ بێ ها ئەوە کچی ئازا و کچی دەزڕەنگی ناوایە. زۆر چاکە دەست خۆش. ئێستا مریشکەکە شەمۆ من ئەبێ مریشکەکە بکڵێنین. تۆ چۆن خواردن دروست دەکەی؟ من مریشک کە ئەیشۆمەوە مریشک کە ئەیشۆمەوە لە پێشە هەڵێک زێنم لەسەر ئاگر اینجا سووری یەکەمەوە اینجا دواتر خوێ و ئەوەی بۆکەم و ئاویتی یەکەم هەتا بێتە کۆڵ. هەستەکەم ئەمڕۆ زۆر من و تۆ باش ئیشەکەین چکە هەستەکەم ستایلی خواردن لێنانمان نییەکە. تۆ بڵێ بزای وابێ. هەستەکەم با مەنجەڵێک بێنم. اینجا عادەتەن بریانیش ئەدەواتەکانی بەجیا بۆ سوورەکرێتەوە و پاشە برنجەکەش بەجیا ئاماداکرێ. زیاتر زرد زیاتر زرد ئاماداکەم. قاوە یاکەین ئێدە باش کێشە نییە. چونکە من بریانی بە قاوەیی پێم خۆشترە. ئەو بۆ مریشکەکە دانین؟ بەڵێ یارمەتی بووم. باشە؟ عیبی نییە. خیاسەکەی گونجاو. چەند ناخۆشە بۆ ئیشکردن طبعاً نەک بڵین لە چک خۆی ناخۆشە نا بەس ئیشکردن تۆزێک بە لە چکەوە ئیزعاجە. جا ئێستا مریشکەکەمان ئەبێت ئای پێوە نەمێنێ. باشەوە من بۆ هەر ئەمە کە ناوی تۆ بێنم بڵێم ڤاریا فەرقی نییە هەر کامێکیان بێ ئەوم داگیرسان ئەو باشە. ئەو بۆ برنجەکە دانین. باشە. من ئەبێ هەر پێ بڵێم ڤاریا؟ ئەی بۆ نا. باشە. ڤاریا خان تۆزێ باسی خۆتمان بۆ بکە. چەند ساڵە دەستی پێ کردووە؟ من دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم بەشی شێوەکاری وێنەکێشان 9 ساڵە لە ئەم ساڵ لە نوێ عنی 9 ساڵە تەخەڕوجم کردووە لە کۆلێژی هونەرە جوانەکان و هەر لە ئەسنای کە تەلەبە بووم لە کۆلێژ کاری دیزاینم دەست پێ کردووە پاشێن و ئەکسسوارات سەرەتا اینجا دواتر هاتمە سەر درێژ دوای ئەوە کە بیرم لەوە کردەوە بە تەواوەتی کار لەسەر جلوبەرگ بکەم بڕیارم ماکە جلی کوردی و ئیشی دیزاینی نەخش و چنین لەسەر جلی کوردی بکەم. باشە تۆ دوکانێ شوێنێکت هەیە یا هەر دوکانم هەبوو دوکانم دانا بەس تۆزێ دوو ئیش سێ ئیشکردن بۆ خانمان زەحمەتە ئیشی ماڵە و مناڵ و مناڵێکم هەیە کوڕەکەشم لێرەیە زۆر سپاس بەس دەوامکردن و مناڵ و دوکان و خواردن دروستکردنوانی هەمووی ئەرکەجا ئیشەکەی ئێمە خۆشەکەی ئەوەیە کە ئەتوانی لە ماڵەوە ئیشی چنین بکەی کاری خۆت بکەی
بۆیە لە ماڵەوە ئیشەکەم هێنایەوە ماڵەوە وتم بە ئاگام لە ماڵ مناڵ باشترە ڕۆڵاگینا دوکانم هەبوو ئەلحەمدولیلا خەڵک چۆن بۆ منە قسە لەگەڵەکە خۆی دیزاینەکەی ئەنێرێ بۆی دروستەکەی یاخۆت بۆی هەڵبژێری سە شتێ بۆ من هەڵبژێرا ماشەڵڵا دسمت باریک و جوانە یعنی شت لەبەر تا دەرئەکەوێت دیارە بێ عادەتەن جلی کوردیش ئەبێت ئەها جلوبەر قماشەکە هەڵیگرێ لەبەر یا دەرکەوێ ئەو کەسانی ئەو خانمانی کە داوای جلوبەرگەکەن لە ئێمە بە دوو شێوازە هەیە خۆی دیزاینێک شتێکی ئامادە کردووە داوای ئەکات یاخودەوە تا دیزاینەکانی خۆم کە پێشتر کردومە داوای ئەکا یا بۆ نمونە فکرەیەک مەیات یاڵێ با لەوە نزیک بێ شتێکی وان بۆ بکە ئەی تۆ خۆت بۆ نمونە کەسێک ئەگەر دیزاینێک هەڵبژێری و هەست بکەی لی نایە پێڵی کە پێی ئەڵێم هەم لە ڕەنگە ئێستا بۆ منە من ڕەنگێک هەبێ لێم نەیە ڕەنگێکم لێ نایە خۆت گەنم ڕەنگیت یعنی نە زۆر سپید نە ئەسمەریشیت ئەسمەر نیت پێستت کاڵە ئەو جۆرە پێستانە نەک هەر بۆ پێستی تۆ عادەتەن بۆ هەموو پێستێک ڕەنگە کراوەکان ڕەنگە کاڵەکان زۆر ئەگونجێت یعنی ئەگەر بیکەیت ئەها زۆر کەسێ حەزم بە ڕەنگی دیار و کراوە نییە بەس ڕەنگی ڕەش زۆر شیکە و زۆر کەشخەیە هەموو کەسێکی ژلێیت بەڵام ڕەنگی قاوەیی ڕەنگی مارۆنی ڕەنگی نیلی تۆخەکان ئەم ڕەنگانە مەکە هەتا ئەتوانی ڕەنگە کاڵەکان بکەنە ئەبێ ڕەنگە کاڵەکان بکەیت تۆ سیرکە گە ڕەنگی کاڵ بکەی دوسێجار لە هەموو جلێکە لە هەموو جلێکە ڕەنگی کاڵ شت نیە ڕەنگی زەق بێ ئەم ساڵ باوی ڕەنگی زەقا نیۆن و ڕەنگە کراوەکان هەموو کاتێ لەگەڵ ڕەنگەکانە 2 ساڵ پێش ئەو ڕەنگانم کردووە هەموویم پۆست کردووە لە پەیجەکەی خۆما هەموویم هەیە بە دەلیلەوەم ساڵدام ناوتم بیرتانە من پار ئەوم لەبەر کرد پێرار ئەوم لەبەر کرد یعنی دایمە ئەڵێم ڕەنگی کراوە بکەن ڕەنگی زەق و دیارەکان بکەن بەس ئەم ساڵ زۆر باو بوو لە ناو خانمانە هەمووی بە ڕەنگی ئاڵواڵا و ڕەنگە زەق و دیارەکان و تۆ سیر کە بەهاری ئەم ساڵ چەند فەرقی هەیە و چەند جیاوازی هەیە وانە لەبەرەی هەمووان لە ڕەنگە تۆخەکان دوورکەوتونەوە ڕەنگە کە ئەڵا و دیارەکانیان بەکارهێناوە من ئەم ساڵ بەتەمای پرتەقاڵی بووم بەس پەمەی مۆر پرتەقاڵی سەوز ئەمانەت زۆر لێت لە پێستی تۆیەت لە پێستی تۆیەت باش ئەبێ ڕۆژێک شتێکی جوانم بۆ ئامادەکەی ئینشاءڵڵا بەسەر چاو دەستگیری لێ نییە پیازەکەی ئێستا جارێ بە وشک بێتەوە جارێ ئێستا داینەنی ئەگەر ڕای من وەرەگری باوشک بێتەوە باوشک بێتەوە جوان سووری بکەینەوە خۆی ئینجاک و پیاز نیسکێنەکە دروستکەین بەتام نیسکێنە دروستکەم با بزانم تۆ نیسکێنە چۆن دروستەکەی نیسکێنە سەرەتا ڕۆن و پیازەکەی بۆ قرچێنم سووریەکەمەوە ئەجا نیسکێنەکە ئەشۆمەوە ئەیخەمەنای جوان لەگەڵی سووریەکەمەوە بەهارات و بەهاراتی بەس ئاڵەتی ڕەش بەکارێنم زۆر کەم عادەتەن بەهاراتی تر بەکاربێنم بەس مادیشی تێکرێ و زیرەش بۆ ناو ئەمە بۆ ناو نسکێنە زۆر تامی خۆشەکە من هەندێک کاتێکم هەندێک کات تێ ناکەم اینجا دواتر تا باشەم لەچکە چۆن ڕاگرم من وڵات تۆ بێ بە من تۆ من ئێ بە تۆ من ئەو لەچکە بەچی بە تەوقە ڕام گرتووە ئەها تەوقە ڕەشەکان ئەلەم تەفلەسەرەیە گیریەکەی باش نییە ئەت بۆ خۆی لەچکەکە نایەتە خوارەوە ئەو بۆی ناڵێن لەچکەکەی خۆی چۆن گیر بووە ئێستا نیسکەکە دروستەکەی زۆر چاکە منجڵێک بە نیسکەکە ئەمەڵە باشە بۆ نیسکەکەەوە نییە خۆم خۆتی تۆزێک لێنین منجەڵی بچکۆلا باشە با پیازەکە وردکەین پیازەکەم بۆ وردەکەی بەسەر چاو چاو خۆش بێ تەختەکەی ترم لەکوێ بوو باشە ئاگرەکەم کەس کرد با ئەمە دانێم جارێ بۆ نیسکەکە باش نییە ئەو چقۆی گەورە نییە نا ڤاریا خان یەک پرسیارم هەیە ماوەیە کە هەستەکەین جلوبەرگی کوردی زۆر سایلیان گۆڕیوە زۆر دەستکاری ئەەکەن بەداخەوە زۆر بۆ نمونە شتی کورت و بێقۆڵ و جلی کوردی لە ڕاستیە جلی کوردی ڕەسەن بۆ شێوازە نییە و من قەت پێم جوان نییە تۆ چیت هەیە لەسەر ئەم شتە ئەو خانمانەی کە ئەیانەوەی گۆڕانکاری لە جلوبەرگی کوردیا بکەن من هەموو پرۆگرامێکە ئەو پرسیارەم لێ کراوە ئاماژەم بۆ کردووە توی خانم کە ئەتەوێ
جلوبەرگێک لەگەڵ ڕێزمان لە شولارت دەرکەوێ بە جۆرێک گۆڕانکاری لە دیزاین و درومان ناوکی کە دڵی خۆت بیەوێ ئەتوانی لە درێ سابیکەی ئەمە لە درێ سابیکە لە عزیابی کە بۆ حەفلێکە مناسبێ یادی لە دایک بوونە بۆ نێکی تایبەت بە خۆت و هاوڕێکانتە هەر شتێکە ئەتوانی ئەو جلە بە دڵی خۆت بدووری بەو شێوازەی کە ئەتەوێ بەڵام جلوبەرگی کوردی جلوبەرگێکی فۆلکلۆری ڕەسەنایەتی نەتەوەکەمانە چ جلوبەرگی خانمان بێ چ جلوبەرگی پیاوان بێ نابێت و دەستکاری دیزاینەکەی بکەیت ئێمە کەوەکو بۆمان هاتووە من بەرگ دووری تایبەت بە ڤاریاستایلم هەیە بەرگ دوورەکانم نەخۆم نە بەرگ دوورەکانم ئەو مەجالەمان نەیاوە بە خانمان کە گۆڕانکاری لە جلوبەرگەکانە بکەین بڵوشی ناکەین و هەر کەسێکیش کە چونکە من کاتێککە کردم گۆڕانکاریم تیا کردووە باشە ئەگەر ئەو کەسە خۆی بێوێت دەتوانێت چه بەرگدووریەوەی بکاتێتە لای ئەو ڕەنگ و پارچەکان و پارچە ئیزافەکردن و دانان و ئێستا وەکو مۆدلی کۆن هاتووەتەوانێک کە هێلک لە ژێرکەواوە لە بەرەکەن وەکو ئەم کەوایی من کە ئەم لاولاکە ئێستا گیرفانە هەردوو لاکی بەرزەگرێتەوە ئەچێتەوە ناوی فەتحەیە بەڵێ ئەم دوولایی کرێتەوە چێتەوە ناوخۆی ئەمانە هەمووی دیزاینەکانی کۆنن کە ئێستا تازە کراونەتەوە جارێکی تریا هێلک لە ژێرکەوا لە بەرەکرێ بەڵام ئەمە لە ڕنگ و لە پارچەکان سەر و کڵاو ئێکسسوارات ئەمانە هیچ گۆڕانکاری نییە گۆڕانکاری ئەوەیە کە تۆ ئەوەی پارچەکەی ژێرەوەی وەکو عەزی دروستکەی یاخود وەکو ئەها سێ چارەک دروستیەکەن یاخود بۆ نمونە کەواکە بە بێقۆڵ لەبەر ئەکەن یا پارچەکەی ژێرەوەی هەر ژێ کراسەکەی بۆ لەبەرەکەن ئاڵ کراسەکەی بۆ لەبەر ناکەن کەواکە بۆ منە قۆڵی نییە بەڵام فەقیانەکەی هەیە ئەوە بێ کراسەکەی لە ژێرەوەی فەقیانەکەی دیارە ینی کراسەکەی کەواکە قۆڵی نییە ئەوش ئەبێتەوە ئەوەشیان کردووە ئەو جۆرەش کراوە کەوای بێقۆڵ کراوە یا کراسی بێفەقیانە کراوە ئەمە ئەوەیە کە گۆڕانکاری تیا ئەکەن شێوازەکەی ئەشێوێنن باشە من ئەمە پرسیارێکتر دێ بکەم ئەمڕۆ پرسیارم زۆرە لە سەرەتاوە کە دەست کرد بەم ئیشە خێزانەکەت هیچ ڕێگر نەبوون نا الحەمدوللا هیچ کاتێک خێزانی من ڕێگری منیان نەکردووە لەم کارەیە بۆچی لە بەروی کارەکەی من یەکەم ڕەتی بە هونەرەکەی خۆمەوە هەیە هونەرێکی دەستڕەنگینی و تایبەتە بە خانمان و الحەمدوللا یعنی بە شێوازێکی ڕێک و ڕاست بەسەر کارەکەی خۆم ڕۆشتوم و ئەوە نییە بڵێم تەئسیری لە کەسایەتی و لە شەخصیەت و لە شتێک بێ لەکە بێ بۆ خۆم یا بۆ خێزانەکەم سپاس بخوا بگرە زیاتر پشگیریشیان کردوم یعنی تۆ ئەگەر پشگیری خێزان نەبێ ناتوانانی بگەی بەو هەنگاوانی کە خۆت ئەتەوێت جا ئەما بێ نیسکەکە ئەو ئامادەیە بەبێ ئەوەی ئاو من بە ئاوەوە ئەیکوڵێنم سووری ناکەمەوە لەگەڵ ڕۆن و پیازەکەیە تاموبۆنێکی پێ ئەم لە ناویە ئێستا من ماجێ هێنم ئەتوانین لە ئێستا ماجێ کرد بۆ دانەی ماجەکەم بۆ بێنە و ئەگەر ئاڵەتی ڕەشیش هەبێت بەس تۆ ئەڵی حەزم بە سوێریە بەڵێ ئەکرێ ئێمە مەگە لەبەر تۆ خوێتیەکەین ئەگینە کە ماجی تێ کردەوە ئەوە خوێە ئەوەش بیباری ڕەشە جایەک پرسیارت لێکە مادام تۆ کابانی باشترین ئاڵەت و بەهارات لە چ شارێک هەیە یعنی عامەتەن وڵاتانی دەرەوە لای خۆمان لە کوردستان لای خۆمان لە کوردستان نازان بەست لە یعنی وڵاتانی ترا هندستان لە وڵاتی خۆمان زیاتر منطقە شاخاویەکان یعنی کەرکووک وەکو بەهارات بەهاراتی بەغاش بەناوبانگە لە کوردستان نابڵێن لە عێراقا بەگشتی بەهاراتی بەغا ناوبانگی هەیە بەهاراتی کەرکووکش من زۆر ڕەفیقم هەیە دیێن بۆ کەرکووک بە تایبەتی بۆی بەهارات لەوێ بەرن لە سلێمانیەوە چکە بەهاراتی زۆر تایبەت هەیە زۆر شت هەیە خۆیان لەوێ ئەو هەموو ماژەی تێ بکەین نە هەمووی نابەزتم زان چەندان نەدانین بۆ نمونە خۆیان ئەیهاڕن ئەگەر کەبابێت بیست بێ بۆ شێخ مەحشی بەکارهێنین خۆی خرخری بچکۆلانەیە وردیش ئەتوانی ورد بکرێ دوور دەکەن بە فرێشی بابزان مریشکەکەمان چی لێ هات من زۆرم برسێ ئەمڕۆ هەستەکەم ئەمە ئەگەر ئەویش خوێی تێ بکەین باشە من خوێتیەکەم با من ئێستا من خوێتیەکەم وڵا حەزەکەم بە دڵی تۆ بێ بۆی ئەگەر تامەکەی سوێر بوو حەقم نییە تەبعاً جەماعەت ئەگەر خوێن خۆش نەبوو خواردنەکە بڵێ تام سوێریەکەی ئەوە ماجیشی تیا و خوێشی تیا من خۆمی کەم بەزیا ماجێکە یا بەس خوێکی تێکەم من هەردووکی
جا منێک شت قورسە بۆم لە ڕەمەزانەوەی کە ناتوانم تامی خواردنەکەم بکەم. ئەکید لەبەرەوە دوای سوێریش بێ کاتاکە زۆر سوێر بوو من بە ڕۆژوم خەتای من نییە. ئاڵەتی ڕەشەکرد بە هەر بە مشکەکە چاو دیارە کە خوێیەکەی زۆر پێرفێکتە. هەستەکەم کەمیشە تۆزێ بەس ئاخر ناتوانین تامیکەین دوایی بەسە تا چی تۆ ئەو بە حرەکاتەوە کزێکەی زیام کرد ئاگرەکەیمان زۆر باشە بە ئاوەکەی هەڵچنەیە واریا خان تۆ بەس جلی کوردی ئەەکەی درێس و ئەوانە ئەیکەم لەسەر تەڵەب لەسەر تەڵەب چاکەت و قەمیز عەزی ئەمە ئیشی چنینی لەسەر ئەەکەین وەکو دوورینی شەکەین ئەگەر کەسەکە تەڵەبی لەسەر هەبێ و هەندێکی ژێ بە حازری ئەیهێنێ ئیشی چنینی بۆ باشە تۆ بۆم من پێ دەڵێن بەس دیزاینێکم بۆ دروستکە بەڕەسم دیزاینێکم بۆ دروستەکەی لەسەر ئەو جلوبەرگە لەسەر قماشەکە خۆی یان لەسەر ڕسمێک بۆم دروستکەی پێشتر دیزاینەکەت بۆ ئەنەخشێنم 4-5 نمونەت بۆ ئەەکەم نزیک لەوەی کە تۆ داوات کردووە کامیانت بەدڵ بوو لەسەرەوە کارەکەین باش ئەمە یەک شتێک بڵێم هەنێک کەس هەیە هەنێ ئافرەت هەیە بۆ نمونە جسمیان پڕە ئەچەند جلێکی زۆر تەسک لەبەر ئەکەن کە شێوازی جلوبەرگەکە و شێوازی خۆشیان تێکەدەن تۆ بۆ ئەمە چیت هەیە باڵا چۆن هەوڵ بدەن بزانن ئەم جلە لەگەڵ من ئەگونجێ ئەم جلە ینی زۆر کەس هەیە ینی ئەچێ جلێک ئەکڕێ بەس بەدەم قسەکردنەوە گەر شتێکم بێتە ئاوی تێکم بۆ نسکەکەر بیکەمەوە مەنجەڵەکەی خۆی کەسەکانە بێ ئاگادار بن باڵا لەگەڵ کێش ئەم دوانە زۆر تەئسیری هەیە لەسەر دەرکەوتنی لە شولاری تۆ ئەبێ ئاگادار بیت کە چ جۆرە قوماشێک چونکە قوماش جسمی تۆ دەرئەخات چۆنێتی قوماش ئەو کەسانی کە باڵایان کورتە و جسمیان پڕ عادەتەن نابێ ئەو جۆرە قماشانە بکەن کە زەغرەفەی زۆری تێدایە کە خەتدارە هێڵەکانی لەباری پانیایە یاخود ئەگەر هەر پۆشیان ئەو جۆرە قماشانە بکەن کە هێڵەکانی لەباری درێژیایە وەکو ئێستا بۆ نمونە ئەم قماشەی من یاخود ئەگەر زەغرەفەدار بێ ئەبێ هێڵەکانی لەباری درێژیا بێ یاخود ئەو کەسا یاخود بۆ نمونە جلی کورد لەبەر ئەکا منطقی حوزی پانە عادەتەن ئافرەتی ئێمە منطقی حوزیان پانە منطقی سنگیان پانە ئەبێ جلی تەسک لەبەر نەکەن کە منطقیان دەربخا یاخود لە منطقی کەمەریانە کورد بێ تۆ ئەبێ شتێک بپۆشیت کە منطقە پانەکانت دابپۆشێ هەتا جسمت بچووکاتەوە ڕێکیش دەرەبخا ئەو کەسانش بەڵێ ببوورە قسەشەکەی لای ئێمەوە ئەزان ئەگەر جلێکی تەسک لەبەرکەن کەواتە جوان ئەبن بەڵام وانە ئەبێت تۆ شتێک بکەی لەگەڵ جسم و باڵای خۆتا بگونجێت زۆر ئەو کێشە سەیری خەڵکەکەم ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ئەبێ بەپێی ئەتەکێت و ئوسوڵی ڕۆژانەی ژیان ئێمە ڕێ بکەین چ بۆ دەوام بێت چ بۆ ماڵەوە بێت چ بۆ جلوبەرگ بێت چ بۆ نان خواردن بێ هەموو شتێک ئەتەکێتی خۆی هەیە لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئاگاداری ئەوە بین جوانی و ئەناقەتی خانمان لە پۆشینی جلوبەرگە لە ڕووتی یاخود لە تەسکیان نییە بەعەکسەوە ئافرەت خانمان هەتاک و ڕێک پۆش بن شیک پۆش بن شتی پۆشتە و شتی ناسک لەبەر بکەن جوانترێکە یعنی ئەوە نییە من بێم خۆم دەربخەم بە جلوبەرگ بە قسەکردن بە هەندێشت ئۆڤەر بم وا هەست بکەم کە من بەمە دەرئەکەوم نەخێر ئەوە هەڵێ ئەو بیرکردنەوەیە بەعکسەوە خانمان هەتا ئەتوانن ئەبێ ئاگاداری یعنی شێوازی تەسەڕفاتیان قسەکردنیان گفتوگۆیان تەعاملی ڕۆژانەیان جلوبەرگ لەسەر و هەموو شتێکەوە ئەوە زۆر گرنگە دەستخۆش پرسیارێکتر بکەم فەرموو شتێک هەیە بیکەین ناجارەیەک تۆس ئاوی کەی بۆدا ئەنێم سەری ئەنێمەوە ئامادەکرد بوو زۆر چاکە پەتاتەکەشم پاک کردووە بزانم من وتم من ئازامە بۆ قسەم بۆ نایبرسیمە جەماعەت بەخواوە هی ڕۆژۆکەیە پەتاتەکەم حازر کردووە بە پاکراوی ئێستا بێ پەتاتەکە شور ئەمە لا ئەبێ باشە ئەمە پرسیار بکەم بۆ هیچ کەسێکی بەناوبانگ یا بۆ هونەرمەندێک یا بۆ هیچ کەسێک دیزاینت کردووە بەڵێ بۆ هونەرمەندەکان زۆرێکیان من بە خۆشحاڵیەوە جلوبەرگم بۆ کردوون کە پیان خۆش بۆ لە لای من جلوبەرگیان بۆ بکرێ ئەگەر ناویش بێنم بڵێم هەندێک لەوانی کە من جلوبەرگم بۆ کردوون خات و کیژان برایم خەیات بە خۆشحاڵی و لێرەوە ڕێز و سڵام بۆ هەموو ئەو هونەرمەندانەی کە جلوبەرگیان لای من کردووە خات و سروشت ئەکتەرە ئەویش کە جلوبەرگی لای من ئەوە کردووە خات و شانەوە پێشکەشکار
بەسەر هەردوو چاو بەسەر هەردوو چاو ئیتر خات و ڕێناستی گۆرانی بێش خات و شان و ئارام ئیتر زۆرێکیان یعنی ئەوانەی کە هەم وەکو هاوڕێ لێمەوە نزیکن و هەم جلوبەرگی منیش لە جلی مۆدە و لە جلی کوردیش. باشە پرسیارێکی خۆش نەمە پرسیارم زۆرە کەس هەبووە جلەکەی تاخیر بێ و لێ تووڕە بێ لە کات جلەکە تەواو بۆ بەس لە کاتیانەوەیە ئەها چۆن ئەڵێ لەو کاتە تۆ ناتوانیشتی ترت لەسرە وەکو تووڕەبوونی وانەوەڵا الحەمدولیلا شتێکی وانە هاتۆتە پێشەوە بۆچی ئەو حاڵەتە دروستە بێت طبعاً نەک لای من لای هەموو ئەو کەسانی کە ئەو ئیشەکە بەڵام کێشەکە ئەوێ درەنگ جلەکەت بۆ ئەهێنن کە درەنگ جلەکەت بۆ ئەهێنێ حسابی ئەوە ناکا کە تۆ چەندێکە پێچێ بۆ نموناڵی باشە لەو کاتە بۆ تەواو ئەەکەم بەزەو کاتە تۆ زەختێکی زۆر لە خۆتەکەی ئەو ئەڵێ باشە تەواو ئەو وعدی بە منیا جلەکە لەو کاتەیە تەواو بێ بەس هەست بەو زەختە نەفسیە ناکا کە لە تۆ یا دروستی کردووە و ئەژڵێ هەر ئەمەوێ یا بۆ نمونە وەڵا کەسی کەوەری ناگرێ بێت تۆ بۆم بکەی ئەها بۆ نمونە هەندێک مشتری تازەکە نەدناسن باش ئەو کەسانی کە وەک تۆ ئیشی بۆ نمونە دیزایانی جلوبەرگ و خەیات و ساڵۆن و ئەم بابەتانە بێ دڵیان زۆر گەورە بێ وایە ئەکید ئەبێ دڵە زۆر گەورە بێ ئەبێ ڕێز لە مشتریەکانت بگریت ئەبێ ڕێز لە ڕابۆچوونیان بگریت ڕوت خۆش بێت وەنیا من خۆم شخصی خۆم ناچمە شوێنەگە خاوەن شوێنەکە ڕووخۆش نەبێ بە کە تۆ کار ئەەکەی ئەبێت تعاملت خۆش بێ لەگەڵ مشتریەکان تا لەبەر ئەوەی تۆ ئەو مشتریە یەک جار نییە چەند جارێکی دیکە یەتەوە لای تۆ یا ئەگەر یەکەم جاریشی بێت تۆ بێ حسابی ئەوکەی ڕوت خۆش بێ لەگەڵ مشتریەکەیە کە بتوانێت بۆ جارێک دوانی تر یاخود دەوروبەرەکەی ئاگادار بکاتەوە لە تۆ باشە ئەمەکەی من هەریەتە خوارەوە کردووە تایبەت بەجل وەکو نمایشی فاشۆن بەڵێ لە 2019 نمایشێکی فاشن شۆم ئامادە کرد بەڵام هەر خۆم نەبووم لەگەڵ بڵێن بە خۆمەوە سیانزە خانمی دەستڕەنگین بووین هەستین بە سازدانی نمایشێکی فاشن شۆ بوو ئەو خانمانی کە کاری دەستڕەنگینیەکەن لە پێناو ئەوەی کە دەرکەون لە پێناو ئەوەی کە پەیجەکانیان دەرکەوێت لە پێناوی کە کارەکانیان دەرکەوێت و دواتریش ساڵی پار بوو لە شاری هەولێر لە ڕۆژی 8 مارسا لە باخچەی گوڵانتاوەر نمایشێکی فاشن شۆم هەبوو تایبەت بوو بەخۆم و ئەم ساڵیش لە شەوی چلەیە لە شاری سلێمانی دووبارە نمایشێکی فاشن شۆم هەبوو هەر تایبەت بوو بە بڵێن کارەکانی خۆم بەس ئەوەی ئەم ساڵ ستایلەکان سەرجەمیان فۆلکلۆری کوردی بوون یعنی جلوبەرگە کۆنەکان ڕەسەنایەتیەکان مۆدێلە کۆنەکانمان هێنایەوە هەم بە هەندێک قماشی قەدیم دەستمان کەوت بوو هەم هەندێک بڵێن قاتەکان قەدیم بوو جلوبەرگەکان هەندێکیشی لە قماشە قەدیمەکان کە ئێستا هاتۆتەوە لە بازاڕە هەستاین لەسەر ئەو شێواز و ستایلە کۆنانە دووریمانەوە ئەم جارە گەشتێکی وا بوو ئەبێ بانگەشتم بکە ئینشاءالله بۆ تەرتیباتانەیە زۆر حەزم بەشتی فۆلکلۆرە بە خۆشحاڵیەوە یەک پرسیاری تر بکەم لێم بێزار نابی نابعکسەوە کاتمان لێ ئەڕوا بەڕۆژین منەوە پرسیارت لێکەم خۆشم برسیمە ئەمە پرسیارە بکەم لە نێوانی خانمەکانە کە ئیشەکانیان لەیەکەوە نزیکە بۆ نمونە تۆ دیزاینەرێکی تر دژایەتی بکە بۆ تۆ مێکەپارتێسێکی تر دژایەتی بکە نێوانت لەگەڵ ئەمە ئیشانە چۆنە کەس هەیە دژایەتی بکە کەس هەیە تووشی کێشەیەکی وا بوو بێتی لەگەڵیا وەکو کێشە سپاس بخوا لەبەرەوەی خۆم لە کەسایەتی خۆما کەسێکم حەزم بە کێشە دروستکردن نییە بەڵام تۆ بتێنێتێ لە هەموو جۆرە مەجالێکان منافس هەیە کە منافسە خۆشە هەبێ بەڵام ڕق نابێ هەبێ ڕق و دژایەتیکردن نابێ هەبێ ئێمە وەکو خانمانەی کە دیزاینەرین کۆمەڵێک هاوڕێی زۆر باش و کۆمەڵێک خانمی دەستڕەنگینی زۆر بەڕێز ئەناسم کە هەر بەهۆی پیشەی دەستڕەنگینیەکەوە کە هاوپیشەی یەکترین ئێمە بووینەتە هاوڕێ و یعنی دڵسۆزین بەرامبەر بە یەکتری سوپاس بخوا هەندێک خانمیش هەیە کە دائەنیشێ دژایەتیت ئەکا ئەمانە لە ناخی خۆیانان ئێمە کاتێک کار ئەەکەین هەریەکە بەهرە و توانایەک لە خودی خۆیەوەیەتی خی گەورە ئەمە بەهرە و توانایە پێی بەخشیون کەسمان لە خۆمانەوە نەمان هێناوە مادام تو ئەم بەهرە و توانایەت هەیە بە جوانی کاری پێ بکە نەکبیت بەڕقەوە لە مەجالەکەی کار بکەی لەبەرەوەی ئێمە بمانێ بەڕقەوە کار بکەین هیچ کەسێکمان لە هیچ مەجالێکە هوەری بێ یا غیرە هوەری تۆ ناتوانانی پێشکەوتن بەدەستبێنی سەرکەوتن بەدەست بەوە نیە من بێم دژایەتی تۆ بکەم ڕقەبەرایەتی تۆ بکەم تۆ بشکێنم
من یەکشت ئەڵێم ئەو کەسانەی کە بۆ نمونە دژایەتی ئەەکەن دڵنیانین لە ئاست و توانای خۆیان دڵنیا بە هەندێک کەس هەن کە دژایەتی ئەەکەن کە خۆیان لە تۆپان یعنی بەرزن ئیشەکەن توانایان هەیە کار ئەەکەن و بینەری تایبەت بە خۆشیان هەیە بەڵام سەیرەکەی ئەو هەریە دژایەتی دەوروبەرەکەیەکە یەک نقطەیە ببوورە ئەگەڕێتەوە بۆی ئەو کەسانە شعور بە نەقسێک ئەکەن لە خودی خۆیانە هەست بە توانای هەست بە کەمی ئەکەن یعنی هەست بە بوونی خۆیان ناکەن ئێمە بە ڕێزەوە جوانین بە احترامەوە جوانین بە بوونی یەکترەوە جوانین کە پشگیری یەکتری بکەین ئەگەر ئێمە دیقەت بین لە وڵاتانی جیهان لە مەجای فاشیۆن و مەجای هونەری تۆ سەیری هونەرمەندەکان چەند کۆکن لە ناویەکە چەند سەپۆرتی یەکتری ئەکەن بەڵام لە لای ئێمە ئەوەندەی یەکتری یشکێنن ئەوەندە پشگیری یەکتری ناکەن لەبەرەوە ئێمە بۆ جوانین کە ڕێز لە توانە هونەرەکەی یەکتری بگرین نابێ یەکتری بشکێنین و هەر یەکەش خۆی گەورە ڕسقی منی بۆ خۆم داناوە ڕسقی توی بۆ خۆ داناوە نەم ڕسقی تۆ ئەخۆم نە تۆش ڕسقی منە خۆی بۆیە پێویست ناکات دوجار ئێمە بین یەکتری ناشرین بکەین خودی خۆمان ناشرین بکەین تۆ بەرامبەرەکەت ناشرین ناکەی بگرە ئەو تانە و توانجانەی کە هاوپیشەیەکت بەڕقەوە بەرامبەر بە تۆ بەکارێنێ ئەبێتە پلیکانە بۆ سەرکەوتنی تۆ ئەوە هەنگایەکە بۆ زیاتر تەشجیعکردنی تۆ بەس من ئەمە شتێک بڵێم خۆشە هەنێک کات حەز بکەی وەک کەسێک بیت کەسێکی سەرکەوتوو ئەبینی هەوڵەدەی تۆش وەک ئەو سەرکەوتوو بی نەک ڕق نەک حەسوودی نەک شتێک کە تۆ کێشێک لەگەڵ ئەو شخصە هەبێ نا حەزەکەی وەک ئەو بی ئێمە زۆر خانمان هەیە کە لە مەجالەکایە و ئیشمان کردو بەیەکەوە و بیرروڕای یەکتریمان گۆڕیوەتەوە و هەوڵمان ناوە سوودمان هەبێ بۆ یەکتری و بگرە دۆستایەتەکە و هاوڕێتەکەمان زیاتر و جوانتر بووە هەشە ڕق لەگەڵ تا بەکار ئەهێنێ وەکووتم ئەو جۆرە کەسانە جگەلەوەی کە خۆیان کەم ئەکەنەوە توانە هونەرێکە و بینەرەکەی خۆیان کەمەکەنەوە هیچی تر بەدەست ناهێنن باکسەوە ئێمە بۆ جوانترین کە هاوکاری یەکتری بکەین کە ڕێز لە یەکتری بگرین نەکلەوەی کە یەکتری بشکێنین باشە هیچ دیزاینەرێکی بیانی یاخود دیزاینەری خۆمان هەیە حەز بکەی بۆ منە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەو بیت یا حەز بکەی هەر یەکێک لە ئێمە یا هەستەکەی ستایلت لە کێوە نزیکە هەر یەکێک لە ئێمە ستایلێکی تایبەت بەخۆی هەیە ئایا خۆمان بین یاخود هونەرمەندە بیانیەکان فاشن دیزاینەرە بیانیەکان بێ من کەسم محدد یعنی تهدید نەکردو بڵێم حەز ئەەکەم وەکو فڵان کەس بم بەس منیش ئاواتم ئەوەیە کە ڕۆژە لە ڕۆژان تۆبم لە ئاستی هونەرمەندە جیهانیەکان وەکو شێوەکارێک ئەلحەمدولیلا لە پێشانگای سیمپۆزیۆمی جیهانی بەشداریم کردووە لە پێشانگای سیمپۆزیۆم لەسەر ئاستی عێراق بەشداریم کردووە بەس وەکو فاشن دیزاینەر ئەو کارم نەبردۆتە دەرەوە و تەنها لە ناوخۆی کارم تیا کردووە بەڵام سەردانی وڵاتی ئیماراتم کردووە لەگەڵ زۆرێک لە گەورە فاشن دیزاینەرەکان چاپێکەوتنم هەبووە لە مەجای فاشیۆنە و مەسنعی کارکردنی ئەوان لە ڕووی فاشیۆنەوە و کاری چنین چۆنە بازاری هونەری بڵین مەوادەکانیان چییە و چیتیایە و یەکێک لەوانەی کە من زۆر زۆر بە دوای کارەکانیان ڕۆشتوم و زۆر حەزم پێی بۆ وەلید عەتەڵڵا فاشن دیزاینەرێکی عالەمیە لەسەر ئاستی هەموو عەفو عالەمی و لە هەموو وڵاتە دیارە و گەورەکانی جیهان لقی تایبەت بەخۆی هەیە زۆر زۆر حەزم بە کارەکانیەتی بە دیزاینەکانیەتی بەڵام ئەوەی کە کەسێک تهدید بکەم بڵێم من حەز ئەەکەم لەو بچم نا هەر هونەرمەندێک ڕێچکەیەکی تایبەت بەخۆی هەیە هونەرێک و بەهرەیەکی توانایەک لە خۆیان هەیە من وەکو خۆم وەکو ڤاریا ئەو بەهرەی کە تیامایە لە دوو هونەرە خۆی ئەگرێتەوە هەم شێوەکاریەکە هەم دیزاین و چنینەکە بۆیە ستایلێکی تایبەت بە خۆم هەیە لە ڕووی ڕنگ و لە ڕووی دانان و لە ڕووی کارکردنەوە ئەمە تایبەتە بە خۆم نامەوێت لە کەس بچێ باشە کێت پێ باشنێ لە دیزاینەرەکانمان لە کوردستان هی خۆمان نای کەس نانم نای کەس نانم ئەوە تۆزی زەحمەتە ئەی کێت پێ جوانە ئیشی کێت زۆر پێواوە زۆریانم پێ جوانە زۆریان بڵێم لە بەرنامەی تریش ناوم هێناوە بام جارەی تر ناونێنم چکە زۆر لێم عاجزە بن ئەڵێن تۆ ئەهانای ئێمەد نەهێنا ئەمانە ڕێزم بۆ هەر هەموو هاوپیشەکانە ئەوە زۆر پێمەنێرەوە تووشێ مەقیفە کراوم بەس خۆیان لێرەوە ئاگادارن کە چەندێک ڕێزیان لێ ئەگرم وە چۆنەڵی ئەها پشگیریان ئەەکەم لە ڕووی کۆمنت و لە ڕووی قسە و لە ڕووی مەسجکردن تەلەفۆنکردن قساکەین پرسیارێکتر گیان من دێم بۆ لای تۆ ئەلێم جلێکم بۆ بدورە تۆ کاتت نییە ئەم نێری بۆ لای کێ ئێوە هەرە پرسیارێ لێرەوە خۆی زانێ ئەینێرم بۆ لای کێ
دابا منی زعماش كأمي بڕۆم بۆ لای ئەگەر تۆ مەجال نەبوو خۆم تۆ پێم بڵێ ئەخۆم ئەدێرم ئێستا پێم بڵێ هاوڕێکی زۆر نزیکمە ناوم هێناوە لێرەشەوە خۆی ئەزانێ یعنی هونەرمەند هەبووە خۆی زانێ با تووشی مەقیب نەبینە هونەرمەند هەبووە ئێمە گۆرانی بێش کە داوای کردووە ئیش لەگەڵ منا بکات بڵێن جلوبەرگی بۆ ئامادە بکەم سوتفەی کردووە من خۆم لەو کاتەیە ئامادە نەبووم یعنی مەجای ئەوەم نەبووە ناردومە بۆی هاوپیشێکی ترم ئەویش هەم مەجای نەبووە ناردوم بۆ هاوپیشێک تر مەجال نەبوو دوجار خۆم بۆم کردو بەڵام کاتیشە بووە یعنی کە خۆم هیچ مەجای ئەوەی تیانە بۆ کارەکەی بۆ بکەم ناردومە بۆ لای یەکێکی تر لە هاوپیشەکانم ئیشەکەی بۆ کردو و ئەلحەمدولیلا بەسەرکەوتویش یعنی ئەو ڕۆحی یارمەتیە من کردومە بە دەلیلیشەوە هەیە و لە بەرنامەش ناوی هەندێک لە دیزاینەرەکانم هێناوە و کاریکانیش کە بۆ من هاتووە نەنایهێنم دانش تووشی شەڕمەکە یعنی شتەکانی من الحەمدولیلا بە دەلیلەوەیە کەسێکم سپاس بخوا تا ئێستا هەم لە ڕێگەی هاوپیشەکانمەوە هەم لە ڕێگەی دەوروبەر و هاوڕەکانمەوە بەوە گرەوم بردوێتەوە کە دڵم پاکە و زۆر دڵم سافە یعنی زۆر ئەوە بۆ ئینسان ئەمێنێتەوە بەڕاستی وەک لەوەی ئێمە بەڕقەوە کار بکەین دایمە ئەوە بۆ من زۆر گەورەیە جوان و ڕەنگا و ڕنگ و دڵ و دەست و شتت هەمووی وەکەوە یەک خاڵ بەلامەوە گرنگە تەنها ئەوەیە کەس ڕسقی کەس ناخوا بۆیە من حەز ئەەکەم بە جوانی و بەڕێزەوە لەگەڵ هاوڕێکان و هاوپیشەکان مابم پێم خۆشە ئەوانیش بۆ من وابن بەس ئیتر ئەگەر هەندێوانە بێ ئەو تەمسیلی خود و ڕۆح و کەسایەتی خۆی ئەکا ئینشاڵڵا نمونەت زۆر بێت زۆر سپاس خواردنەکانمان ئەبێ حازر بکەین زۆر قسەمان کرد زۆر پرسیارم لێ کردی تونیشتە بە ڕۆژی نەردووکمان من برسیمە تۆ تونیتە من زۆرم تینەوە زۆر زوو خواردنەکە تاواکەین هەر چەندێگە زوو شتەوەیەکی خۆ هەر بەربەنگ ناتۆ جارێ خۆشەویستانم ئەچینە ناو بڕێک و دێمە وڵاتان چاوتان لەسەر شاشەی دیمەن تیڤی لامە بن بۆی دوایی ببینن خواردەکانمان چۆن ئامادە کردووە و چی شتێک هەیە کە لەسەر ڕێک ناکەوین جارێ تا ئێرە ڕێکین بزانین دوای ناو بڕە لەسەر شتێ ڕێک ناکەین دوای قسەی لەسەر بکەین دوای قسە دوای ئەو ناوبڕا ڕۆینەوە گەڕێینەوە دوای ناوبڕ هاتینە وڵاتان بەڵام ناوبڕ چی ناوبڕ پڕ لە کارەسات ئەو دەستی بڕا من دەستم کەوتە بەر ئەو کاونتەرەوە شتی زۆر ناخۆشمان بەسەر هات جەماعەت بەس قەیناکە ئەوە هی ڕۆژۆکەیە هی ئەو ماندووبوون و برسێتی و تونێتەیە چی بکەین ئیتر ڕەمەزانە ئەم حاڵەتانە ڕۆدا بێتاقەتەبی و بێهێزەبی و بێ ئینێرجیەبی بەس ئیشەڵڵا زۆری نەما بۆ بەربانک ئەنجا ئەمەوێ ئێستا بێمە فەخەرە خۆشەکە هیچ برنج دروستکردنە من زۆرم حەز لە برنجە و تۆش باسە کردن من ناتوانم هەموو ڕۆژێک برنج نەخۆم زۆر حەز برنجی پێخوێ و عکسی منە بێها زەیتی لێ بچکێتەوە حەزم لێتی اینجا ئەمەوێ بە خێرایی باسێکی خواردنەکەمان بکەین جا زەڵاتەکەشمان ئامادە کرد شتەکانیش هەموو سوور کردەوە دوایەوەی کە ئەو دەستی بڕەوە من دەسم بەر کاونتەرەکە کەوتیانی بەداخۆ اینجا ئەمەی بە کورتی باسێکی خواردنەکە بکەم ئەمەی باسی بریانی بکەم بریانی خواردنێکی باوە لە ناو هەمومانە و هەمومان هەموو ماڵێک حەزی لێتی بڕوا ناکەم کە زەبێ بڵێ من بریانی ناخۆم اینجا بریانی بە مریشک و بە گۆشتیش دروست دەکرێ بەڵام زۆربەی کات بەڕای من بە مریشک خۆشترە وی ئەمڕۆ من بە مریشک دروستم کرد کەرەستەکانی کە تیایی بەکارم هێناوە گێزەرە پەتاتەیە بەزالیایە گوێزە بایەمە کشمیشە و هەروەها شعرەی بۆ سوورەکەمەوە لەگەڵ برنجەکە لەگەڵ مریشکە و هەروەها نیسکێنەمان دروست کردەوەک سوپێک لەگەڵ زەڵاتە یعنی خواردێکی زۆر خۆش خوایە زوو بانگدا اینجا یەکشت بە مناڵی ئەها کە بە ڕۆژۆ بووین ئاهاتینەوەی خۆیەکەی بانگەدا دواماکە خۆیان با زوو بانگداوات هەموو ماوا بووینە جازای من چیشمەکەی بۆ برسێتی زۆر خراپم من زۆر مناڵ بووم تقریباً ئەتوانم بڵێم 8 ساڵ 9 ساڵ بووم زۆر حەزمە کرد بە ڕۆژوو بووم بەس نەمەتوانی ئەچون تا نیۆڕۆ بە ڕۆژوە بووم لە نیۆڕۆنانمە خوارد ڕۆژی دوای لە نیۆڕۆ ئێوە ساڵ و 15 ساڵ هەر نەمێرا بڵێم تا نیۆڕۆ بە ڕۆژوە بووم حیانە بردم ئەچون بە زێشتمە خوارد بەس ئێستا شتام نەماوە لە خوا بە زیاد بێ بە ڕۆژوو ئەبم و بە ئاسانی ئەڕوا اینجا ئێستا ئەبێ شعرێکەم سوورکەمەوە بۆی بریانێکی خۆش بکەین باشە دەست پێ بکەین زەڵاتەکەی تۆ تەواو بوو زەڵاتەکە ئامادەیە باشە با من شارێکم بێنم
زەڵاتە ئەنواعی زۆرە بەس ئێمە لە مانگی ڕەمەزانە تۆ کە بە ڕۆژەبی ڕاستە زۆرت برسیە بەڵام ئەو خواردنانی کە بۆ خوانی ئێوارە ئاماداکرێ هەمە چەشنەیە لەبەرەوە بێ بابەتەکان سووک بێ لەبەر مەعیدە قورس نەبێ ئەم زەڵاتەیەش زۆر بە ڕۆژۆبی حەز بە شتێکە کە پێشتر هەر نەتخواردووە کە ڕۆژۆکە شکێنی خواردنت بۆ ناکرێ کۆمەڵە شتان درراوە هە لە خۆتۆڵی من بە زەڵاتەکە ڕۆژۆشکێنم وەلیاتوە خواردنیشت زۆر بۆ ناخورێت بە خورما بیشکێنی بە خورما بیشکێنی جار وایە من ئەدا لە عکسی ئەڵێم وڵی من بە شتێکی ترێشکێنم بۆ نمونە بە شەربەتێک بە زەڵاتەیەک ئەها کە بە ڕۆژ هەر کەسە شتێک بە ئارهەیە بەس بە ئاو ئەیشکێنێ بەخوا بەزمی ڕۆژ و زۆرە شتێکی ترە من هەر قساکەم جاری وای لێ تێکە چێ شتێکە خۆی ئەوە لە هەمووی خۆشترە ئاگال لە خۆ نییە ڕێک کۆچکێلەوادی کۆچکێلەوادی ئاوێکە خۆی ئەو کە چێش لێنەی تامیەکەی نازانانی ئەوە نەوام لاتوە بەس ئەمڕۆ ئەوە نەبیرم لای پرۆگرام و لای خواردن دروستکردنەکە لەبری خواردنەکە دەستمان ئەمیز بەس لەبیرم چێتەوە کە بە ڕۆژم هەر لەبیرم نەچێەوە باشە ئێستا بە شعرێکە سوورکەمەوە جا ئەبێت تۆزێک مەنجەڵەکەتان گەورە بێت تەڵعانەوانی ئێستا بینەرمان هەمووتان کابانن ئەوە هیچ شتێکی لەگەڵانەیە بەڵام ئەتوانین ئێمە چەند زانیاریەکتان بینێ کە لای ئێمە هەیە ئەگەر مەنجەڵ فراوان بێ بۆ برنج باشترە برنجی خڕ بێت یا دەنگ درێژ فەرق ناکە هەتا مەنجەڵەکەت فراوان بێ زیاتر مەجای دەمکێشانی برنجەکەی هەیە و جوانتر دەرەچێ اینجا ئەو شتانش کە سوور کراوەتەوە بۆ بریانی ڕۆناوەکەی پێ یعنی زەیتاوەکەی پێوەیە چەورترە بێ کاتێتە نای ینی کەمی تێکە ئەوەی بێتە لای من دایت و شت نییە ئەوەی بێتە مەطبەخەکەی منە بێشتی چەور و سوێر و شتی خۆش بخوا ئەمە مەطبەخی زیزەیە ئاخر ناڵێم ئێستا من بۆ خۆم من بۆ خۆم وا ئەی خۆم بەڵام کە بۆ میوان داوەتێگیان سەیران و شت مەجبوری ئاوا وەکو تۆ تاما با بۆی لە دەستاوەکە ڕازی بەزێک شتێک خواردنەکەم دانا لی نەخۆی عاجزە بم ناناتێر بڕەخۆم بە هیلاکیەوە خواردن دروستکەی زۆرم من بۆ خواردن بخۆرم ئەخۆم نەخوا بۆ خواردن ئەخۆم یعنی من حەزەکەم کە خواردن دروستەکەم چەند کەس لەسەر سفرەکەیە هەمووی بخۆن هیچ نێڵم چکە تۆ هیلاکە بی ینی خۆت ماندووەکەی کە جەماعەتی پشکامێرە خۆیان حازر کردەوە بە بەربانگ ئەمە بەشی هەمووتان زەیتم تێکردووە ئەمە پاکە عیبی نییە ئەویان بەکاربێنە گەورەترە ئەو دەنگی زۆر ناخۆشە تەخواوە نییە طبعا من باوکم شێفە کە بەم کەوچکانە ئیشەکەم دایم لێم تووڕا بێڵێ بەدار ئیش بکە تاکەی فێرتکەم ئەو لێرەوە باوکە گیانەوە تاوە بەدار خواردنەکە دروستەکەم اینجا من برنجەکە بە ئای مریشکەکە لێنێم ئای مریشکەکە مابووە ئەمە ستایلی هەردووکمانە ئەویش ئاواکەم نیژواکەم ئێستا با بزانم چەند پەرداخە چکە بە قیاس ئەوەم کردووە 6 پەرداخ برنجمان لێنەوە بەڵێ ئەمە پەرداخی یەکەم ئەمە یەک ئەی هاوار خۆت حازرکەم ئەوەی تردانێم ئیتر پرسیارت لێکەم ئەوەی بە حاڵی ئەوەی ئەو بریانە ناخوا بەدەستی دوو کابان لێ مرێ ئەبێت چۆن دەرچێ ئەوە دوو ئەوە سێ یعنی سیانمان ماوە سێ پەرداخمان ماوە باقی ئاوی بۆ دانێ ئیشی ئافرەت زۆر قورسە وانە چەند گوناحین ئێستا ئەمە سێماندانا ئەما بێتە چوار دوانەمێنێ پرسیارە تایبەتەکانی من دوای جوابی پرسیارێکت نەدامەوە ئێستا ئەبێ جواب بڵیتەوە تایبەتترین جل تا ئێستا دروستت کردوێ بۆ کێ بووە بابوو خەمە مۆقیفە و جلێکە بۆ تۆ یەکەم هەموو جلەکانی کە دیزایانی ئەەکەم جەماعەت هەموو ئەو جلانی کە دیزاین یەکەم تایبەتە لەلام بۆچی
لەبەر ئەوەی من تایبەتترینەکە بۆ منە هەمووانی جلی بۆ نوێ هەموو شتێکی نوێ تایبەت و تایبەتەوەە ئەو بۆ قسەکە نا ئەڵێ هەموو شتێکی نوێ بۆی لەسەری نەکەی یعنی سەی تۆ ناچێتە ئەخیر یعنی دیزاینەوە بەڵێ دیزایانی نوێ نییە نوێگەریانە نییە کەواتە بێ زۆر تایبەت بێ دیزایانی زیزێش هەموو ئەو جلانەی کە من دیزایانی ئەەکەم دیزاین مەبەستم چنینە دیزایانی نەخشە زەغرەفە هەمووی بەلای منەوە تایبەتە بۆ من وەکو دیزاینەرێک کە ئەیکەم لە پێشان جلەکە بۆ خۆم ئەەکەم بۆ خۆم دیزاین و نەخشی ئەەکەم پاشان لەسەر ئەوە هاوڕێکانیان هونەرمەندەکانیان بۆ نمونە لە پەیجەکەدای ئەنێم ئەبینرێت پاشان کە بۆ مشتریەکی ئەەکەم دووبارە هەست ئەەکەمەوە بەڕۆحێتێک کە بۆ خۆمی ئەەکەم خۆم لەبەری ئەەکەم ئەبێ هەموو توانە و تاقی خۆتی تیا کار بکەی هەست بۆ نەکی ئەمە بۆ مشتریەکە هەست بکەی بۆ مناسبەیەکی زۆر تایبەتە خۆت لەبەری ئەەکەی وەنیە بۆ لەبەرەوەی تۆ کە ئەو جلە لەبەر ئەەکەی لەگەڵ ڕێزمان نابێ بەس بیر لەوە بکەیتەوە کە حەقی ماندووبوونەکەت پارەکەی وەرئەگری تۆ بە بیر لەوە بکەیتەوە مشتەرەکە لە تۆ ڕازی بێ بتوانێت چەند جاریتر بێتەوە لای تۆ ببێتە مشتری تایبەتی تۆ خۆم بۆ تەنهێنەوە اینجا چیتریش ئەبێت کە ئەچێتە ئەو مناسبەیە لە بری ئەها ئەوەی کە بڵێن ئیشەکە جوان نییە و ناشرینە و ڕای لەسەر نەبێت وەنیە لەکوێ کردوتە کێ بۆی کردووی زۆرترین ڕای لەسەر هەبێت بۆیە هەموو ئەو دیزاینانی کە ئەیکەم بە خۆشحاڵیەوە زۆر ئیشی کەم ئەەکەم من ئیشی کەم و پوختەکەم و لە جلوبەرگەکانیشە ئیشەکانم زۆر زەق نییە و تقریبا زیاترینی ئیشی سادەیە ئیشی دیارم هەیە بەڵام کەمترە لە جلەکانە کەم و پوخت من دایمە لەسەر ئەو ڕێچکەیە ئەڕۆم ئیشی کەم و پوخت بەو نیە من ڕۆژی کەوایە بکەم هەفتەی سێ چوار دەست بکەم نەخێر ماوە ئیشەکەم بەڵام ئیشێکی دیار کە دەنگ باتەوە بەڵێ بە تەکیید دەستخۆشیت لێکم هیوادارم هەر بەردەوام بیت زۆر سپاس ئیشەڵا جلەکەش لەبەرەکەم ئیشەڵا جلێکی تایبەتیش بۆ تۆکەی بم سپاس دەکەم ئێستا برنجەکە شوینەوە جەماعەت ئەو نیشاستی لە برنجەکەیە چەندێک هەڵدەم بیشۆن و نیشاستەکەی فڕێبەن زۆر باشتر ئەبێت دوای تەواوبوونی برنجەکە هاتینەوە لاتان برنجەکەمان ئامادەیە و کاتێکی زۆر کەم ماوە بۆ بەربانک مەنجەڵەکەمان تۆزە بچووکتر بوو برنجێکی زۆرمان لێناوە ئێستا برنجەکە تێکەڵاوەکەین قاتێک مریشکمان داناوە برنج ئەکەین بەسەریا دواتر کەرەستەکان ئەکەینەوە بەسەریا دواتر قاتێکی تر مریشک دواتر قاتێکی تر لە برنجەکە بە ڕۆژوو بیت و خواردن دروستکەی زۆر قورسە زۆر برسیتر دەبێ وەنیە؟ ئێستا تۆ بەستونی تەیان برسیشتە ئێستا ئیتر تاوا برسیمە برسیتە؟ باشە ئێستا بەشێکی تر لە مریشکەکە بکەین بەسەریا ڤاریا خان تۆ بۆ ڕەمەزانان حەز بە چ خواردنێکە زیاتر؟ وەڵاهی عادەتەن بۆ خواردن گوێ نایەمێ هەموو خواردنێکم حەز لێیە بەس ئەوەیە کە لە ڕەمەزانە تۆ ڕۆژانی ئاسایی یەک نەوە خواردن دروستەکەی کە زۆر نەوە خواردن لەسەر سفرە هەبێ ناخورێ بەس لە ڕەمەزانە لە خۆتەوە حەزەکەی ئەنواع خواردن لەسەر سفرێ بێ ئەوەی تااقەتمان نامێنێ تااقەتیش نامێنێ وانە یەک نوع خواردن بەس زۆر یعنی مانگێکی پیرۆز و ئەوەندە گەورەیە کە خواردن ئامادە یعنی ئەو ڕۆژە خواردن ئاماداکەی بە ها بە تاسەوە بۆ ئەوی بەربانگ بێتەوە و نان ئەخۆیت و ئەو سفرە و خوانە تام و چێژێکی زۆر تایبەتری هەیە لە ڕۆژانی ئاسایی تۆ ڕۆژانی ئاسایی زۆر تااقەتی خواردن دروستکردنە نییە هەندێک کات کە ئەها زۆر کەس دوو شەمان و پێنج شەمان بە ڕۆژوش ئەبن هەر ئەو چێژەی نییە کە لە مانگی ڕەمەزانە ڕۆژۆکە ئەگریت و بەربانگەکەیتەوە بەتەکیید بەزۆکو پێشتریش ئاماژەم پێکرد عادەتەن ئەو خواردنانەی کە دروست دەکرێ هەمە چەشنەیە لەبەرەوە سوپەکەی یاخود زەڵاتەکەی ئەبێ قڕس نەبێ بەڵێ زۆر گرینگە کە سوپ هەبێت چکە تۆ لە بەیانی و نانت نەخواردو و پێویستەکە پێش نان خواردنەکە سوپێک بخۆی یەک سوپمان ئامادە کردووە بریانی خواردنێکی زۆر خۆشە و چۆنەڵی بابەت زۆر لە خۆی ئەگرێ
بۆیە خۆش بۆیە خۆشە چکە هەموو جۆرە شتێکی تایە جا بریانی بە سوێری و بە چەوری بە چاوری وانە یا تۆ ببیتە سەرڕاکەی من یا من بێمە خۆم سەرڕاکەی دایتم پێ ناکرێ هەمووتان هانەیەم بۆی شتی چەور و سوێر من نامێ لە خواردن لەسەر ڕیتمی دایتیش ناڕۆم هەموو خواردنێک ئەخۆم بەڵام وام کردووە کە بەو تەریقەیە برنج بخۆم برنج و ئەو بابەتانەی تر بۆ نمونە زەڵاتە و شت خوێ تێ ناکەم و ڕاژە هاتووشم پێی یعنی ئێستا کە وانە بێت برنجی ترکە بیخۆم زۆر قورسە لەسەر مەعیدەم سامە قورسە فێری ئەو بم بە وشکی بیخۆم ئازۆر بەس برسیمە زۆرم برسێ زۆرە خۆم ڕەمەزانە تۆزەی بکەینەوە سەراگرەکەیان پێویست ناکە ئەگەر ئێمە شتەکان هەمووی حازرە ئەوە نییە بابەتەکان هەمووی حازر کراوە بەڵام عادەتەن تۆ بریانی کە حەشۆکەی لەگەڵا تێکەڵەکەی تێکی ئەی هەمووی بەیەکەوە تێکەڵاوەکەیت و ئەبێت دەدەقەیەک دەمکێشانی بمێنێ لەسەر ئاگر باشە با سفرەکەمان حازرکەی من و تۆ ئەبێ ڕۆژەکەمان بشکێنین سفرە و خوانی ئێمە ئامادە بوو ئینشاءالله ڕۆژ و نوێژی هەمووتان قبول بێت سفرە و خوانتان دایم ڕازاوە بێت ئێستا کاتی بەربانگە تا ئێمە ڕۆژەکەمان بشکێنین بەڵام تۆ بە ئاویشکێن یا بە خوورما بە خوورما زیاترە باشە لەبەری خێری زیاترە منش تو نیم بوو بەس بە خوورماکایشکێنین قوڵ بێ ئینشاءالله ئینشاءالله لە هەموو لای قبول بێت و سفرە و خوانی هەموو ماڵێک بەرخێر و بەرەکەت بێ ئینشاءالله دواوتەی تۆ وەرەگرم داوا ئەچنا کۆتایی پرۆگرام و دەستەکەین بەنام خواردن فەرموو دەستچاتان خۆش بێت زۆر سپاس بۆ ئەم پرۆگرامی ئەمڕۆ و سپاس بۆ تۆ هەمیشە سەرکەوتوو بیت سپاس بۆ برایانی پشتی کامێرە بۆ هەموو ستافە بەڕێزەکە دەستان خۆش بێت ماندوو نەبن ئینشاءالله هەمیشە بەرنامە پرۆگرامی باشتر و باشتر و هەروەها ڕۆژی هەموو لای قبول بێت سفرەخوانی هەموو لایەک پڕ چێژ و پڕ و بەرەکەت و ڕازاوە بێ دەستان خۆش بێت دووبارە لە شتان ساخ بێ زۆر سپاس ئەزیزان و خۆشەویستانم هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ تا پرۆگرامێکی تر و خوانێکی تر و میوانێکی تر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ